فاتیمە لۆ نۆرەی وەرگرتنی سڕی بنزینی ینی بەداخەوە دووبارە بەداخەوە لە باڵەکایەتی ینی کەلانکەی شۆڕژ بووە و خەڵکی بینی ئەوڕۆکە لە دەوام و کار و کەسابەتی خوایتەوە لە نۆری بنزینی ڕاوەستایە بەو بنزینگرانی بە 690 بە 690 سڕەشی لۆ بگری یعنی بە مەمنونیەوە دەبی بە ئەو بنزینگرانی تێبکەی بە 690 وەسڕەشی لۆ بگری جگە لەوەش باڵەکایەتی با بڵێن هەرچان نعیەکانی گەڵاڵە سمیلان عاجۆمەران قەسرێ بەداخەوە بنزینخانەیەکی ڕێک و پێشی لێ نیە ینی بنزینخانەیەکی وای لێ نیە کە خەڵکەکە بتوانی بە شێوەیەزەکی ئاسان بچی بنزینی لێوەرگریتن. لۆ باشیەکەی بەڵێ باشترە بنزینەکە زۆر لە بنزینی بازاری باشترە هەفتە یەک جاریش ئەو بنزینە ئەدرێتەمە بە هەموو باڵەکە بە هەموو چۆمان یەک بنزیخانەی لێ ئەویش تقریبان 5 کیلومتر دوورە لە سنتەری خەزای چۆمان یانی دەبی زۆر جاری وهەیە دەبی سعات 5 بەیانیان شەوێ بەجێ بێڵی سارە لەوەی سڕەکەت بگاتێ مەسەلە هەرزانیەکەش نییە بنزینەکە زۆر باشترە کوالیتی باشترە لەی بازاری وەڵی توانی لە عاجومەران تا چۆمانێ 50 دابنێتن بەڵام هۆکار چیانی بارگرانیە لۆ خەڵکەکەی و خەڵکەکەی مادی بکاتن.